جایسە لە قەیسەری کۆن پێم خۆش بوو یەکێک بدوێنم هەندێک قسەم لە بۆ بکاتن دەربارەی کۆیە. سڵاوت لێبێت. باش کاکە حاڵکوە ئیزنێ لە لا دانیشم دە باشە لە ئیش و کاری شت دەکەم بابێ مەلات ناوی بەڕێزە ئازاد کاکە ئازاد ئیش و کار کو دەڕاتن الحەمدولله لە خۆی بەزاوی عیبی نییە. کاک ئازاد لە پرۆگرامی تامی سەرڕێگا لەگەڵتم یعنی هاتووم سەردانی کۆیە بکەم دەمێ هەندێک زانیاری لەسەر کۆیە پەیدا بکەم ئەگەر ئەتوو شتێک بزانی لەسەر قەیسەر ئێرە قەیسەری کۆنی ئێرە قەیسەری کۆنی پێدەڵم بەڵێ باشە هەتا ئێستا هەروەچی خۆی مایە بزانم لە کۆنەوە تو لێرە ئیشت کردیە ئەم لە کۆن لێرە نەبوویم بەس گچکە بوویم بە منداڵی عمرم 7 ساڵ بۆ شاگرد خیار بوویم هەر ئیشی خایەتیت کردیە ئەو وەختی عمرم 7 ساڵ تقریبا صفی 32 مەکتەبێ بووم ابتدایی سەرەتایی لەو دوکانانی ئەو بەری شاگرد خیار بوو ئێرەش ئەو دوکانێک کە ئێستا ئەمنی تێدامە ئەو دوکانە ئەو وەختی کابرایەکی لێبوو بەخۆ بە باب و بە منداڵەکانی عەزیز ڕەواندزیان پێدەبوو ئەوان لێرە نەمانە ئەو دوکانێک کە ئێستا ئەم تێدامە ئیوان بوو قەدیم ئەو قەیسەرە ماوەکی زۆر چۆل بوو زۆر لەبەرس چۆلکرایانی کەس دوکان شتی لێ نەما بوو چۆل بوو هەر پیسیش بوو بێلەزەت بوو زۆر یەک ئەو دوکانەی من تێدامە ئاودانی تێدا بوو دوکانی عەزیزی بوو لەگەر خوانە خوارش ئاخر دوکانی عەبدەی خەیاتیان پێدەگۆ بابی حەمیدی خەیات ئێرەفەکەی مایە تو ئەوانەی لێیان شتی دیکەشی لێ ئێستا حالێن بە ئەوانەی تەزیری چا دەکەن ڕادوی چا دەکەن خەیاتی لێ بازارەکەش زۆر دووریە ئەوێن دەر با قەیسەری پێدەڵێن بەس گوتیان ئێرە قەیسەریە کە ئەودانی کەوتێەوە بە واستەی بوو کە مامجلال تعمیری کردەوە خودناوە خاوێن نەبوو یعنی ئێرە دۆژن کراوە ئێرە نۆژەن کرایەوە مامجلال تعمیری کردەوە لە دوای یۆ ئەوە ئاودانی لێ پێیا بوو دوکانی لێکرایتەوە زۆر ینی زۆر پێم خۆشە کاتێک جەیەک شوێنێکی مێژووی هەیەیان شوێنێکی زۆر کۆنە هەر بمینێتەوە نۆژەم بکرێتەوە ینی دەبتە مێژووی ئەو شاری ئەو ئێرەیە خانی قەدیمە ئەوانە هەموو مێژوو کۆیەنە ڕاستە کۆیان بەو بەسیە کۆیان لە خۆی ئێمال کرایە بەخوای ئیهمالیش کرابی بەس هەر جوانە بەس ئێمال کرا هەمووی ڕووخا ئەسە نازم چی خانەیان نادیتە هەمووی ڕووخا هیچی نەمایە خۆ مێژووی ئەو خانە و ئەوانە حد نەک بەفکریم لەوانەیە بەفکری بابی منیش نییە ئەوەندە کۆنن ئێستا هەموو خەڵک دێتن پرسیاری ئێرە دەکەم نازانین بەس دەزانین هەبووە بەس ناوەکەی مایەکەی ئەجەیەکەی مایە ئەوە دەبینی دیکۆرەکەی مایە و ئەوەی دیزایانی دروستکردنەکەی مایەوەکو قەدیمی بەس چیە کە نۆژەن کرایەوە چۆکو مامجەلالی نوێی کردەوە خاوێنی کردەوە ئەوەداین لێ پێیا بدەنە پێشتر وەکو گوفەک خانە بوو شوێنێکی زۆر زۆر جوانە زۆر خۆشیشە بۆ هاوینان چەندی بری فێنکو خۆشە ئێرە فێنکە زۆر لەوە زستانیش گەرمە باشە لەوانێ بەش بەنەو حەق دروست کرابیتن لۆیە هەر بەم شێوەیە هەمووی بەرد و جێچە بەرد و جێچە دی چەند ساڵی لەوانەیە ئەگەر نەبتە خلاف سەربانی ئەوانە ماعەدای گومبەتە لەوانە 2 مەتر بەس خۆڵی لەسەربی خۆڵی لەسەر لەبەر گەرما سەرما تەسیری لێ ناکات لە کۆندا مەسەلەن موباڕیدەوە ئەو شتانە نەبووە نەوەحەق دروستیان کردێت کە هەر لە داهاتوش هەر ئیسیفادەی لێ بکرێتە ئەبیرفعل ئێستا ئەم نارم پاشی بینەچکە گەرما دەبیتن ئەوەی لەوێن دەرەیە یعنی حەسوودی بێرە دێتە ئێرە لە دێتە ئێرەکە بەیەک پانکەی دەتوانی بەزەوێ ناتوانێت بم بەردەش ناتوانانی ئێرە فەرقی زۆر لەگەڵ باشە با پرسیارێکی دیکە لێ بکەم ئەگەر بزانیم کۆی بە چ خواردنێک زۆر مەشهورە زۆر بەناوبانگە وڵا ئەوە هیچ وەکو گوتمان کولێرە بەڕوونی کوێ هیزەوە بەناوبانگ قەدیم هەمووی دەزانی کولێرە لە کوێ پەیدا بووە کە چیتە برین هەولێرە و چیتەوێ لە کوێ بیدایەتی هەبووە دووەمیش هەر کۆیە بە عادەتی بیدایەتی بەهارێ هەمووی بە پەلکەمەوی نوێ هەموو ماڵێک مێوەچی هەیە هەر زۆربەی ماڵ هەیەی ئەگەر نەشبی لە بازاڕیدا کڕی هەر زۆربەی بیدایەتی بەهاران ئەو عادەتی ینی بە مێژ زۆر مەشهور بە مێژ دڵمەی سپی پێدەکەن یان دڵمەی سۆر نەسپی سپی زیاتر بەس وەکو یاپراخ نە یاپراخ فەرقیە لەگە پەلکەمەوی هەر عینی دڵمە هەر یەک نییە ئەمە کۆی نارێن دڵمە ئەمە دەرین یاپراخ ڕەوانزی دەرە ئاپراخ هەولێری دەرە دۆڵمە دەرێن دۆڵ دەزانم ئەم گۆوە دەرێن بەس ئەمە کۆی دەرن یاپراخ باشم یاپراخی سپی دەکەن زیاتر سپی لە بەهاراندا باشانی کۆی بە یاپراخی لە بەهاران بەناوبانگە یاپراخ نا پەلچی نوێ چونکە هەر دەبتەوە یاپراخ خۆی پێدرن یاپراخ بەس یاپراخ مشەکەلە کدو و باینجان و تەماتەی و بیبەرە و ونیە بەس ئەوەی دیکە بەس بە پەلچی بەتەنێ مەسەلەن ئەنگۆ بڵێن
ئەوڕۆ پەلکینوێمان هەیە پەلچیمێومان هەیە پەلکەمیومان لێنا ئەجا بە دونجیش دونجی تێدەکرێت لە جیاتی ڕوو ئەوەی دونجی تێدەکەین بە دونجی گەلە خۆشە بینۆشی جیانتان ئەرزام لە زستانات خواردنێکی دروست دەکەن زستانە زۆر بە ئێستا قەدیمەکان وەکو زاران نەماین زاران ئەنواع شتی کوردەواری هەبوو هیچ مارەك نەبوو بدایەتی پێش پایزێ گەنمی نەکاتە ساوار هەر شتەی نەکا هەمووی لە مارە خۆی دەکرا هەمووی ئێساوانە نەماکە ئێساگە بچی مەجبور بی حەزن لێبی لەکن ماو خەلی لێەوە تا لێرە بچی هەندێک هەر شتەی لێ بکڕی دنە نەمایە ئێستا شعری ئەوانە پەیدا بۆ جێ ئەو شتانە گرتیتەوە دنە جاران وانە وڵا جاران دەبانی ئەگەر کابرا تەنەکەچی گەنم هەبە گەنمەکەی بەشانی بربا دەیبردا ئاشوولەی دەکرد و دەهینە هەمووی ماڵەکەی بوو سەد خۆشتر بوو سەحیتریش و باشتریش و ئێساکە لە مارە دەری ساوارمانەیە لەوانەیە ئێستا کەسیان نێتەوە ناتەوە مارە دەری ساوارمانەیە ئەی دەستەکان دەکەم بەڕێزی مەچونەوەش بە لە خزمەت دابین بە مێوی ئەو ڕۆنیمانە بە سبێنێ دەبێت دەستەکان ئەوروپیا گوتیمە بکرە لە سبینێ دەست خۆش بیشاڵە عافیەتیشتان خۆش بیا دەسم لە ناو کۆیشتان دەگەڕێت هەر ئیشێکتان هەبێەوە لە خزمەت دامە ئەگەر ناچنەوەش با لە خزمەتتان بکەین و دەست خۆش زۆر سپاس ئەمە حەزمان لە میوانێ کۆی هەمووی وایە کۆی هەمووی دەرکەی کرایتەوە لە ڕاست میوان و ئیدیکە هەرچی بە ماڵان ڕازبی کەس ساحب ماڵ نییە گەلێک بەخێر سەرچاوەکان